بینەرە عزیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش پێتان شا دەبمەوە ئازیزان بۆ ئەڵقەی بەرنامەکەم تەوەرەکەم تایبەت کردووە بە دوورخستنەوەی تەواوی خانمە داوەرەکانی یاری باسکە لە پاڵەوانەتی باسکەی یانەکانی عێراق کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پاڵەوانەتەکە لە شاری هەولێر دەستی پێکرد. ئێمە بۆ باسکردنێک لەم باسە لە ناو ستۆدیۆ بە سپاسەوە خات و تەرار بیلالمان لەگەڵە کە مامۆستای زانکۆیە و ناوبژیوانی نێودەوڵەتی یاری باسکەشە. خات و تەلار سڵاوت لێبێ و خۆشحاڵمان بۆ لەگەڵمانی. زۆر سپاس بۆ میواندارێکی جەنابتان. خات و تەلار ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەم هۆکاری دوورخستنەوەی تەواوی خانمە داوەرەکان بۆچی بوو بۆچی لە پڕێکە ئەم بڕیارەیاندا یانی لە کاتێکە پاڵەوانەتی خانمانیشە بۆچی ئەم بڕیارەیاندا؟ یەکێتی باسکەی عێراق ساڵی لە پرۆگرامی ساڵی ئەو یەکێتیە سەرجەمە و پاڵەوانێتیانە نووسێت کە لە ناو یەکێتیەکەی ئەنجامەدرێت ساڵانە وەکو پاڵەوانێتی یەکێتی باسکەی عێراق و هەروەها پاڵەوانێتی ئافرەتانیش بۆ یانە نایابەکانی بڵین سەرجەم شارەکانی عێراق تێیدا پێشتر بە نووسراوی فەرمی لەلایەن یەکێتی باسکەی عێراقەوانێ سەرجەم و یانانە ئاگادارەکرێنەوانێ لە ڕێگەی نووسراوی فەرمیوانێ کە یانەکان بە نووسراوی فەرمی ئایا بەشدارە بن لە پاڵەوانەتیەکان یاخودنا ئەمە بۆ سەرجەمیانەکانە. بەڵام ئەوەی جێگەی داخ و گومانە لە ئێستاە یەکێتی باسکەی عێراق لە بری ئەوەی کە بە ستانداردێکی نێودەوڵەتیات تێپەڕێ لەوکو سەرجەم وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەوروپی لە ڕێگەی ئیمێڵ و ئەکاونتی تایبەتیەوانێ پەیوەندی بکا بە سەرجەم داوەرەکانی عێراقەوانێ هەمووی لە ڕێگەی ئەکاونتی تایبەتیەوانێ پەیوەندیان پێوە بکرێت کە ئایا بۆ چ پاڵەوانێتیەک پێویستە خۆیان ئامادە بکەن ئایا بۆ چ پاڵەوانێتیەک پێویستە ئامادە بن یاخودنا. ئێمە لەناو هەموو عێراقا من بە خۆشحاڵیەوە قسەیەکەم وشانازیش بە شتەوەکەم لەناو هەموو عێراقا هیچ داوەرێک نەبوو لە عێراقا وەکو ئافرەت داوەری نێو یاریگاکە. بەڵام من لە شاری سلێمانیە بە پاڵپشتی کۆمەڵک هاوڕێ و دۆست و کەسایەتی ئێمە توانیمان ئەو ڕێچکەیە بشکێنین ئافرەت بخینە ناو بوارەکەەوە پاشان هات چی کردیانی ئێستا ئێمە هاتین لە دوای ئەمە ئافرەتی تر هاتە ناو بوارەکەوانێ. یەکێتی باسکەی عێراق بڕیاریە کە لەم ساڵدا لە مانگی هەشتا پاڵەوانێتی بکات پاڵەوانێتی تازە بڵین پاڵەوانێتی پێشکەوتوان بۆ یانەکان. لە دوایەکەم پاڵەوانێتی ئەنجامدرا پێویست بۆکو یانەکان سەرجەم داوەرەکانی پاڵەوانێتیەکەش ئاگادار بکرێنەوە بەڵام بە داخ بەژارەیەکی زۆرەوە منەوە قسەیەکەم ئێمە من کە وەکو یەکەم کچم لە عێراقا داوەر بم سەرجەم یاریەکانی ترم بەڕێوە بردووە بۆ پاڵەوانێتیەکانی کچان بەڵام بەداخەوە ئەمە ئاڵێم ئەم ساڵ حاڵەتێکی زۆر نەشاس هاتە ناو باس و خواسی نێو یەکێتیەکەوانێ ئەوە بوو کە من لە کاتژمێر 12 شەو پەیوەندیەکە لە ڕێگەی سەرۆکی داوەرانی بڵین باسکەی عێراقەوانێ پەیوەندی کرا بە بەڕێز بیلال مەولود کە باوکی منەکات ئەندامی یەکێتی باسکەی عێراقا یعنی پەیوەندیش نەکرا بە خودی شخصی خۆمەوانێ کە من گوایە بۆ پاڵەوانێتیەکە ناتوانم بەشداری بکەم. هۆکاری ئەمە من پرسیارەکە ئاڕاستی یەکێتی باسکەی عێراقەکەم و لە ڕێگەی نووسراوی فەرمی شەوانێ من ئەم شتم کردووە نووسراوێکی فەرمیم نووسی و ئاڕاستی یەکێتی باسکەی عێراقم کردووە ئایا داوەرە کچەکان بۆچی بێبەش کراون بە تایبەتیش من داوای چیم کردو داوای مافی خۆمم کردووە من وەکو ئافرەتێک حەقی خۆمە بەڕاستی لە سەرجەمدا ینی ئەو پاڵەوانێتیانی کە تایبەتن بە ئافرەتانە داواری یاریگایە با من ئەوە بپرسم تۆ باست کرد باوکی خۆت بۆ نمونە ئەندامی یەکێتی باسکەی عێراقەوانە ئێمە چەند ئەندامێکی دیکەی کوردیشمان هەیە بۆچی بەتایبەتی باوکەتی بۆچی ئەو باشتر لە توانە و لێهاتووی ئەزانێ ئایا هیچ هەوڵێکی دا هیچ قسێکی لەگەڵ ئەندامەکانی تری ئیتیحادی باسکە یاخود بەرپرسی ئیتیحادی باسکە کرد بۆی کەوە ماف بۆ ئێوە بگەڕێتەوە ئێوە پاڵەوانێتەکە بەڕێوە بەرن؟ ئێمە ڕاستە ئێمە باوکو و کچین پێشەوەی من لە ساڵی 2010ەوە یعنی لە بوارەکەیان بەڵام بەڕێزیان وەکو بیدایەت وەکو سەرۆکی یەکێتی باسکەی سلێمانی و دواتر وەکو سکرتێری یەکێتی باسکەی سلێمانی و ئێستا هاوکارە هەم لەگەڵ یەکێتی باسکەی سلێمانی یا سەرجەم پاڵەوانێتیەکان لە شاری سلێمانی بەڕێوەبات ئێمە وەکو باوکو کچ کۆمەڵێک چۆنەڵەی وردبینی و مناقەشات و گفتوگۆمان هەیە لەسەر سەرجەم یاریەکان لەسەر سەرجەم پاڵەوانێتیەکان بەڵام ناکرێت تەنیا یەک کەس بە تەنیا پاڵپشت بێ لە سەرجەمە و هۆکارانە و سەرجەم ئەندامانی یەکێتی باسکەی عێراقیش پێویستە
بەس گفتوگۆ بە لێکۆڵینەوە یاخود بە چاوپیاخشانەوە بەم بەرنامەدا ڕێژێ بۆ سەررجەم داوەرانی عێراق من بەتەنیا لەوانەیە من ئیمڕۆ حەقم خورابێت بەڵام داوەرانی تر مەسەلەن لە شاری سلێمانی بێ داوەران بن لە شاری هەولێر بێ لە شاری دوهۆک بێ سەررجەم و شارانەی تریش ینی ئەوەنەی من پەیوەندیم هەیە لەگەڵ هەموو داوەرانی عێراقا ینی بە کورد و عەرەبی شەوانێ کاتێک کە من بڵین دەردەدڵ چۆنەڵێڵی دەردەدڵی خۆتەکەی بۆ کۆمەڵێک کەس و یاخود و کەسانی کە ئیتر پێویستە دەنگە بگاتە سەر و خۆتەوانێ ئەوانش بە هەمان شێوە ینی هەمان معاناتیان هەیە هەمان ئەو کێشە و مەشاکیلان هەیە ئەی بەدەر لە من لە شاری سلێمانیا کۆمەڵێک ناوبژیوانی تر هەیە لەم شارەیە کە ئەوانیش نێودەوڵەتین بەڵام بۆ پاڵەوانێتیەکانی کوڕانیش مانگ ناکرێن ئەنجاوەکو بڵین بۆ پاڵەوانێتیەکانی کچان ئێمە باوەست و باسە بێنین بڵێن وڵای ئێمە کچانمان لەم پاڵەوانێتیە دوور خستەوانێ بیان و یەکێتی باسکەی عێراقەوەیە سەررجەم مەسەلەن ئێستا ئێمە لە هەموو عێراقا سێ کچین من لە شاری سلێمانی کچێکی کەمان هەیە دەرەجە سەیە لە شاری کەرکووکە کە ئەوەی تر سەرەتای دەستپێکی بڵین داوەریکردنیەتی کچێکی تریشمان هەیە لە شاری بەغدادا ئەویش بە هەمان شێوە زۆر بەو شێوازە ممارەسەی تحکیمی نییە بەڵام هێنراوەتە پێشەوە بۆی ئێمە بتوانین ئافرەتان بە یەکتیم کارکەی لە عێراقا بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان ئێستا هیچ کەس پاڵپشتی لێ نەکردین بگرە ئەندامانی یەکێتی باسکەی عێراق خۆیان قەرارەکەیان نا کە ئێمە دوور بخرێنەوە لە پاڵەوانێتیەکە وەک باسەکرێ ئەڵێن ئیتیحادی باسکە قسەیان لەگەڵ ڕاهێنەرەکان کردو ڕاهێنەرەکان داوایان کردووە کە خانمە ناوبژیوانەکان دوور بخرێنەوە و ناوبژیوانی ئاستی پیاوانیانەوێت ئەمە هۆکارەکەی بۆ چێ گێڕیتۆ تۆ ئەمە تا چەند ڕاستە بەڵێ من خۆم لەو پاڵەوانێتیانەی تر کە بەشداریم کردووە بە تایبەتی بۆ ئافرەتان زۆربەی ڕاهێنەرانم بینیوە کە دەستێوەردانەکەن لە یەکێتی باسکەی عێراقا ئەمە لە هیچ وڵاتێکی دنیاە ئەم شتە نییە ڕاستە گوێ لە ڕاهێنەرانە گیرێت یاخود خول و پاڵەوانێتیەکان کاتێک کە ئەکرێتەوە پێشتر وەرکشۆپەکرێت داوەران و سەررجەم ڕاهێنەران لە وەرکشۆپەکانە ئامادا بن بۆی ڕاوبۆچوونی یەکتری وەربگرن بەڵام لە هیچ وڵاتێکی دنیاە شتیوان نەبووە گوێ لە ڕاهێنەر بگیرێت بەپێی خواست و دروستی ڕاهێنەر داوەران بۆ ناو پاڵەوانێتیەکان ئامادە بکرێن نەخێر ئێمە ئەومان ناوێت ئێمەمانەوەی گویان لێ بگیرێت ڕخنە و پێشنیارەکانیان بنووسرێتەوانێ بۆی ئێمە لە پاڵەوانێتی دواترە کۆمەڵێک ڕاهێنەر ینی ڕخنە و پێشنیاریان هەیە لە پاڵەوانێتیەکانە بەڵێ ئەمە ئێستا چۆتە ئەوەی کە ببووە بە سڕاعی شخصی لە نێوان داوەران و ڕاهێنەرانە ساڵی پار پاڵەوانێتیەکرا بوو لە شاری دوهۆک کۆمەڵێک داوەر هەڵەیان کردبوو بەڵێ و هەڵانە کرابوو بوو بۆ هۆی دروستبوونی کێشە و مەشاکیل ئیمساڵ ئێمە بە تایبەتی من باجی و پاڵەوانێتی ئەمە کە ساڵی پار ئەو هەڵانە کراوە لەلایەن چیەوە لەلایەن ڕاهێنەرانەوە یاخود لەلایەن کۆمەڵێک سەرۆکی یانەکانەوە کە تەحکومەکەن بە چیەوە کە تەحکومەکەن بە کۆمەڵێک شتەوانێ کە پێویست نییە تەنیا ئەمە پێویستە وەکو ڕخنە و پێشنیار گویان لێ بگیرێ لەلایەن یەکێتی باسکەی عێراقەوە نەک بکرێ بە بەرنامەدا ڕێژیەک کە من نوێنەرێکی عێراق بم بۆ پاڵەوانێتیانی نێودەوڵەتیەکان بەداخەوە هەتا ئێستا مەسەلەن هیچ وڵاتێکی دەرەوەم نەبینیوە کە من لەسەر ڕاستپادەیەکێتی باسکەی عێراق بوومەتە نوێنەری عێراق کە بمە داوەرێکی نێودەوڵەتی بەڵام نەبینیوە مانگی پێشوو من خۆم لە شاری سنە بووم لەسەر مەسئولیات و لەسەر ئەرکی خۆم یاخود لەسەر بودجێ خۆم ڕۆشتومەتە ئەو شارە بەسپاسەوە یانەی نادی غازی شیمال کە ڕێکخراوی ژیما بوونە نوێنەری غازی شیمال بەشداری و پاڵەوانێتیان کرد من داوام لێ کردن کە من بتوانم لەگەڵ یانە بڕۆم بۆ شاری سنە بۆی لە بەروی داوەری و پاڵەوانێتیە بکەم یعنی بە لەسەر ئەرکی خۆم بووە هیچ یەکێتی باسکەی عێراق یاخود یەکێتی باسکەی کوردستان ئەمانە هیچی تەنانەت پێیان نەوتم لە ڕێگەی نامەیەکی مۆبایلیشەوە دەستە خۆش بێت باشە ئێوە پرسیارتان بۆ منە لە ڕاهێنەرەکان یاخود ئیتیحادی باسکەی عێراق نەکردووە کە ئەوان لەسەر هەڵەیەک یاخود بۆ منە خانمە ناوبژیوانەکان دوورەخەنەوە بە بیانوی ئەڵێن هەڵەیان کردو یاخود ئاستیانەوەکو پێویست نییە باشە پرسیارتان لیان نەکردووە گەر ئێوە بەشداری ئەم پاڵەوانەتیانە نەکەن و داوەری لە پاڵەوانەتەکانە نەکەن چۆن ئاستان بەرەو پێ بچێ ئەم هەڵانە بڕنە بڕکەن و هەڵەکان نەمێنێت بۆ وەڵامی و پرسیارەی بەڕێزت من لە سیویەکی حوتە کە هێشتا پاڵەوانێتیەکە دەستی پێ نەکردبوو کاتێک ئەویان پێوتم وتیان بۆت نییە بەشداری ئەم پاڵەوانێتی بکەی من بەڕاستی تووشی شۆ بووم هاتم چیم کرد پێشتر ئێمە تەنیا لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیە تایبەتیەکان مەسەلەن لەگەڵ ئەم کەس و فڵان و فڵان و فڵانە شتەکانمان ڕێکە کردەوە و یەکسانمانە کردەوە بەڵامی تر ئێستا ئێمە لەو سیستمە بێ بڕۆینە دەرەوانێ بێ پەیوەندیەکان لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە بێ لە ڕێگەی ئیمێڵەوە بێ من هاتم نووسراوێکی فەرمیم نووسی وەکو شخصی خۆم وەکو تەلار کە داوەرێکی نێودەوڵەتیە داوەرێکی کچە
کە ئێوە بێبشی ئەکەن لە پاڵەوانێتیەکانی تەنانەت ئاستەکانی لاوان و تازە پێگەیشتوانی کوڕانیش لە عێراقا. یعنی من بۆم نییە تا ئێستا من ئەوە بۆ ساڵی دووهەمە بڵین دەستنیشانەکرێمەوە بۆ ناوبژیوانی نێودەوڵەتی لە هەموو عێراقا. یعنی هیچ ئافرەتێک نەبووە بێتەوەی کە من بچمە منافەسەوە لەگەڵ یا بتوانم ناوبژیوانی لەگەڵ بکەم و بۆ ئاستی نێودەوڵەتی بێتە نێو منافەسەکەەوە یاخود بێتە نێو پێشبڕکێکەوانێ. ئەمە جێگەی داخە بەڕاستی. من هاتم بە نووسراوێکی فەرمی ئاڕاستەی یەکێتی باسکەی عێراقم کردووە. نووسراوە فەرمیەکەم گەیانەوەتە سەرۆکی یەکێتی باسکەی عێراق. نووسراوەکەم گەیانەوەتە سەرۆکی لێپرسراوانی سەرجەم چالاکیەکانی عێراق بە تایبەتی ئافرەتان کە دکتۆرە وەسەنە. نووسراوەکەم گەیانەوەتە ئەمین مالی یەکێتی باسکەی عێراق. نووسراوەکەم گەیانەوەتە سەرۆکی داوەرانی لێپرسراوەکە لە داوەرانی هەموو عێراق. هەتا ئێستا هیچ کەسێکیان وەڵامی منیان نەیاوەتەوە. یعنی نازانم وەڵامەکە لەکوێ وەربگرم، هۆکاری دوورخستنەوەشم هۆکارە ڕاست و دروستەکە لەکوێوە گوێ بگرم. بەڵام من تا ئێستاش چاوەڕێ و نووسراوە فەرمیاکەم. پاشە خانمە داوەرەکانی تر چیەڵێن؟ هەوڵتان نەداوە کۆدەنگیەک دروست بکەن و بەیەکەوە داواکانتان بگەێنن، نەگویکەوە هەرکەس بە جیاجیا بگەێنێت؟ ئەوان ناتونتە پێشەوە قسەتان نەکردەوە پێکەوە؟ کۆدەنگیەکە من بۆ ئەمەیان نازانم ئایا کۆدەنگی من ئافرەتێکم کە داوەرم بەڕاستی لە عێراقا بۆچی لەسەر ماف و حەقی خۆم بێمە دەنگ، بەڵام بۆچی داوەرانی تر نێنە حەق؟ ئەو پرسیارا بێ لە خۆیان ینی لە خۆیانی بکەن. ئایا یەکێتی باسکەی عێراق تا ئێستا نووسراوی فەرمی ئەوان بەدەستیان گەشتووە؟ تا ئێستا لە هەوڵی ئەوەیە بوون کە داوای حەقی خۆیان بکەن؟ من بۆچی تا ئێستا بە نووسراوی فەرمی لە چاوەڕوانیام کە یەکێتی باسکەی عێراق وەڵامی ئەوەم باتەوانێ، وەڵام بە نووسراوێکی فەرمی وەڵام باتەوە، نەک بە تەنیا لە ڕێگەی قسەوە یاخود لە ڕێگەی باس و گفتوگۆکان و لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیەوە. من هیوادارم ئەوانیش هەڵوێستیان هەبێت بتوانی یەک هەڵوێست بین و نەبێتە هۆی سەرکۆنەی سەرکوتکردنی یاخود داوەرانی یەکێتی باسکەی عێراق لە عێراقا. پاشە پلانتان بۆ داهاتوو ینی پلانتانێت دوای ئەم پاڵانەتە چی بکەن؟ ئایا لە پاڵانەتەکانی تراگەر داواتان لێ بکرێت بۆ نەبەشدارە بن یاخود لە ئێستا و هیچ ئینێکتان نەکردو کە بنەوە بایکۆتی پاڵانەتەکانی ترەکەن ئەگەر لەمە شابەشداریتان پێ نەکەن؟ من وەکو خۆم ناتوانم ئەو قەرارە بم بەڕاستی. مەبەستم سەرجەم خانمە ناوبژیوانەکانە کە لەو حاڵەتانەیە کۆدەنگی بکەن. لە ڕاستیە هیچ پەیوەندیەکەم لەگەڵ خانمە ناوبژیوانەکانی ترا نەکردووە، چکە بۆ بەڕێستم ڕوون کردەوە کە ئێمە دوو خانمی ترمان هەیە تەنیا، ئەوەی تر یەکێکمان لە شاری کەرکووکەوە دەرەجە سەیە پلە سەیە، یەکی کەشمان هەیە لە شاری بەغایە، ئەویان خۆی لە ناوجەرگەی کێشە و مەشاکیلەکانە خۆی ئاگای لە هەموو شتێکە بووە کێشەکە لەوە چارەسەر بکرا، نەک منێک لە هەرێمی کوردستانەوە داوای حەق و حقوقی هەموو ئافرەتانی عێراق بکەم. بەڕاستی ئێمە نایکەینەوەی کە ئێمە ئایا لە هەرێم ئیشەکەین و لە عێراق ئیش ناکرێت و نەخێر، ئێمە داوەرانی لە سەرجەم عێراقا، من داوەری ئەەکەم بۆ سەرجەم عێراق، من بە ناوی سەرجەم ئافرەتانی عێراق و قساکەم. بەڕاستی ئێمە تاکەی لە عێراقا نەتوانی ناوبژیوانێک بخەینە نێو یاریگاوە، تاکەی ئافرەتێکی کورد نەبێتە نوێنەری عێراق لە دەرەوە لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی ئەوروپیا. یاریزانمان بۆچی بڕاتە دەرەوە، بۆچی داوەرێکی کچمان نەڕاتە دەرەوانێ؟ باشە پرسیارێ وەک باسەکرێت بە ڕێژەیەکی زۆرینە داوەرە کوردەکان ئەم داوایە ببەخشە ڕاهێنەرە کوردەکان ئەم داوایان کردووەکەوە ناوبژیوانە خانمەکان دوور بخرێنەوە و ناوبژیوانی پیاوانیان نەوێت. ئەمە تا چەند ڕاستە؟ ئەویان ئەو ڕوونکردنەوەیان ئەبێ یەکێتی باسکەی عێراق ئەو ڕوونکردنەوەی بات ئەندامانی یەکێتی باسکەی عێراق خۆزگە لە پەیوەندێکی تەلەفۆنی بەڕێزت قسەت لەگەڵابکردنیان بۆی داوای ئەو ڕوونکردنەوەیان لێ بکەیت. زۆر کات بۆشم بۆ بەڕێستم ڕوونکردنەوەیان وتم بەڵێ لەسەر جەم پاڵەوانێتیەکانە دەنگە دەنگ و هەرایەکی زۆر ئەندرێتەوە بۆ لە بەرەوەی ئافرەتێکە بینن لەناو یاریگایە ئەتوانن بەرە ڕووی ئافرەتێک دەنگ بەرزکەنەوە، بەڵام بەرە ڕووی پیاوێک کاتێکە تۆ داوەری ئەەکەیت ئەو لەوانەیە نەتوانێت هەڵوێستەی بۆ شێوازە بێت کە لەگەڵ ئافرەتێکە تەعاملی لەگەڵاکە. من بەداخەواڵێم ئەو شتێکی ئێستا دروست بووە، نازانم ئایا کە بووە بە پەیوەندیەکی کەسایەتی، واتە تۆ فڵان کەس یعنی ئەو فەیسەی فڵانە بەدڵ نییە و فەیسی فڵانە بەدڵە، نازانم ئەمەیان چۆنا هیە تا چه ئاستێکە، بەڵام من هیوادارم یەکێتی باسکەی عێراق گوێ لە ڕاهێنانەران بگرێت، پێشنیارەکانیان بنووسێت بیخاتە بەرنامەی ئیتیحادەوانێ چاکاری بکرێت، بەڵام نەکو هەڵەی کۆمەڵێک داوەر بەسەر کۆمەڵێک داوەری ترا بسپێنرێت و کۆمەڵێک ئافرەت هەیە لە داوەری بێبەشی بکەین. پاشا گەر باسێکی بڕوانامەکانی خۆت یاخود پێشەوە لە ساڵی چەندەوە تۆ دەست کردو بەکاری ناوبژیوانی و لە یاری باسکە و
هاوتە نێو بواری یاری باسکەوە؟ من وەکو یاری باسکە لە مناڵیەوە یاریزانی باسکەم یعنی لە مینیەوانێ لە ینی وەرشی سیروان کە ئێستا بۆ ینی وەرشی سیروانی نوێ ئەو کاتە پێشەوەی کە سیروان و ینی سیروان و این یەک بگرن ینی وەرشی سیروان بوو کە باوکیشمی یەک بوو لە ئەندامانی دامەزرێنەری ینی وەرشی سیروان من لە ئاستی مینیەوە یاری باسکەم کردووە دواتر سەررجەم قۆناغەکانی تر سەررجەم ئاستەکانی تر یاریم کردووە و ئەوانەی تریشی لە سەررجەم قۆناغەکانی خوێندن و دواتر کە تا هاستی زانکۆ هێناومە سەررجەم یاریەکانی بالۆ باسکە و تۆپی پێ و تۆپی دەستم کردووە. بە خوشحاڵیەوە کاتێک گەشتمە قۆناغی زانکۆ ئیتر پێویستی کرد من بیر لەوە بکەمەوانێ کە لە ناو شاری سلێمانیە ئێمە کۆمەڵێک ئافرەتمان هەبوو ئەهاتن بۆ داوەری بەڵام تانی وێ ڕێگە ئەهاتن بەداخەوە وەسا ئەو شتا ئەڵم ئێمە لە عێراقی شانەك لە هەرێمی کوردستانە لە عێراقی شاو کێشەیەمان هەیە کاتێک ئافرەتێک ێنیتە پێشەوە بوو بواری وەرزش دوایەوەی کاچێتە پرۆسەی زەواجوانێ بەداخەوەم ئافرەتە وردە یەتە دواوە بۆ لە بەروی مەسئولیات هەیە وەرزش نەبووتە بزنسێک لە وڵاتەکەمانە بێتە کارێکی سربەخۆی خۆت کە بتوانانی بژێوی ژیانی پێ بەڕێ بکەی. دواتر من هەوڵم ماوتم ئێمە بۆ لە باسکەیە داوەری کچمان نەبێت ئێمە بۆ تیبەکانی کچانمان هەیە بۆچی ڕاهێنەری کچمان هەیە بۆچی داوەرێکی کچمان نەبێت. ساڵی 2008 خولێکی داوەری کرایەوە بەڵێ لەو ساڵی ئایتر بڕیارممە ئاراستەی یاریکردن یاخود وەرزشکردنی من لە یاریکردنەوە بگۆڕین بەرەو داوەری لە ساڵی 2008ەوە بە داوەری هێناومە لە ساڵی 2012 تر دوایەوە ستێپەکانی کە پیای تێپەڕی لە پلەسێەوە ئیتە پلە دوو بەشداری خول و پاڵەوانێتیەکانەکەی دواتری تە پلەیەکی عراق لە ساڵی 2012 من خاوەنی بڕانامی پلەیەکی عراقم بەڵام ئەوە بوو زۆر دەرفەت نەڕەخسێنرا بۆ ئافرەتان وەکو پێشتر بۆم باس کردیت ئێمە ئێستا لەم بارودۆخی ئێستاین کە جیهان کراوەتەوە بەڕووی هەموو کەسێکا و تەکنەلۆژیا بەرەو پێشەوە چوە و ئاستی پیاوان و ئافرەتان زیاتر گەشتر بۆتەوانێ لە ئیشکردنە بەڵام لە ساڵی 2007 ڕێگە بە من درا منی تر خول و پاڵەوانێتەکان لە ناو یاریگا بەڕێوە بەرم ئەویش بە ڕادەیەکی زۆر کەم دواتر دەستمان پێ کردو لە ساڵی 2020 کە ئیتر کۆرۆنا هاتە پێشەوە من لەلایەن یەکێتی باسکەی عراقەوە دەستنیشان کران بۆی بتوانم کە بچمە کێبڕکەی داوەرانی نێودەوڵەتیەوە لە دوایەوە نەخۆشی کۆرۆنا هات بەسەرا بابەتەکە بوو بە لە ڕێگەی ئۆنلاینەوەواتە من ئیمتیحانی ئۆنلاینم کرد دواتریش بۆ ئیمتیحانی لیاقەی بەدەنی واتە توانای جەستەی یەکەمێش بە هەمان شێوە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەنجامدا دواتریش هەر لە هەمان ئەو ساڵانەی دواترە لە ساڵی 2021 و 2022 تا ئێستاوەی ئەیبینم لە عێراقا بەستەنیا منم ئیتر نازانم لە دوایەوە ئایا دەستی ئافرەتانە گیرێ بۆ نێو بوارەکە یاخود بەم بارودۆخەی ئیمڕۆ کە تێکەوتوین وردە ئافرەتان لە پاڵەوانێتیەکانی باسکە دوورەخرێنەوە. ئەمێ کاتی بەرنامەکە ئەمەوە نەماوە مێبینمە دوا پرسیار باوکت جگەلەوەی ئەندامی یەکێتی باسکەی عێراقا تا چەند وەکو باوکێک پاڵپشت و هاوکارد بووە لە بوارەکەیە؟ باوکم یەکێکە لەو کەسانی کە من هەتا ئەمرم لەوانەیە بتوانم بە شانازیەوە لە هەر جێگەیەک چوو بێتمە هەر جێگەیەک پەروەردەیەکی ئەوەنە جوانی کردوم یعنی ئەوەنە جوان گەورەی کردوم لە ناو وەرزشە بە سوپاسەوە چیتە هەر جێگەیەک دەست بە سنگەواگرن ئەمە جێگەی شانازی ئەمە فەخرە من بتوانم لەگەڵ ئەم پیاوە بە ڕێزەیە گەورە ببم و ژیانی وەرزشیشم بە هەمان شێوە گەورەبوونی وەرزشیشم هەر لەگەڵ بە ڕێزیا بووە لە مناڵی شەوانێ پاڵپشتێکی گەورەی من بووە قۆناغەکانی زانکۆ و دواتریش خوێندنی ماستەر و ئینشاڵڵا لە ساڵانی دواتریشا بۆ دکتۆرا بە هەمان شێوە پاڵپشتی ئەو ئەگەر پاڵپشتی ئەو نەبێت بەڕاستیم بەتەنیا ناتوانم کۆمەڵێک شت هەیە بیکەم. تەلار خانم من کاتی بەرنامەکەم کۆتایی پێاتوە کە لە کۆتایە دواوتت لەسەر ئەم بارودۆخی کاتوت ئارا و دوورخستنەوەی تۆل و خانمە ناوبژێوانەکانی تر لە کاری ناوبژێوانیکردنی پاڵەوانەتی باسکەی خانمانی عێراق لەسەر ئەم بابەتە گەر دواوتە و هەبێت لە کۆتایی بەرنامەکە. من سوپاسی جەناب دەکەم سوپاس بۆ بەرنامەکەت سوپاس بۆی کە ئێمە توانین ئیتر گوێ لە ئافرەتان بگرین لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بێت لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بێت سەرجەم کێشە و مەشاکیلەکان بگاتە کەسانی بەرپرس من ئومێدێکم هەیە لە دوای ئەمە
ئەگەر نەشتوانرێ وەڵامی نووسراوی من بدرێتەوە بەڵام ئەتوانرێت ڕێز لە خزمەتی ئافرەتان بگیرێت ڕێز لەوە بگیرێت کە ئیتر ئافرەت بێتە ناو بوارەکانەوانێ من ئەگەر ڕۆژێکیش یەکێک پاڵپشتم نەبێت و یەکێک ڕێگری بکە لە ئیشەکەم بەڵام دڵنیا بن لەوەی کە ئێستا من لە ناو زانکۆی سلێمانیە بڵین وانەکانی پەروەردەی وەرزشی کە خوێندرێت یەکێک لە وانانەی کە من ئێڵێمەوە لە ناو زانکۆی سلێمانیە داوەری باسکەیە بەڵام ئەگەر ئێوە ڕێگە لە من بگرێن یەکێتی باسکەی عراق بێت هەر ڕێگەیەکی ترەگەر ڕێگە لە من بگرێت بەڵام هیچ کەسێک ناتوانێت لە ناو زانکۆیان ڕێگە لە من بگرێت کە چەندین خوێنکار یەن ئەو بابەتە ئەخوێنن یەن داوەری باسکە ئەخوێنن خۆشەویستیان بۆ باسکە هەیە یعنی ئەوانە ناتوانن ڕێگری لەو کەسانە بکەن ئێمە لە ڕێگەی زانکۆوە لە ڕێگەی خوێندن و زانست و عیلمەوە توانینەوە شتە فراوانتر پێبین و زیاتر هەوڵی باشتری بۆ بین سپاسانەکەم دەستان خۆش بێت سپاس بۆ تۆش کە ئامادە بووی لەگەڵمان بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشە سوپاسی ئامادەبوونی خات و تەلار بیلال ناوبژیوانی نێودەوڵەتی یاری باسکە دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەر و بیسەری بەرنامەکە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبوڵ فەرمونون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن